بینەران بیسەرانی خۆشەویست، سڵاوی خواتان لێبێت. وا جارێکی لە بەرنامەکەتان لە شاشە جوانەکەی کەناڵ دیمەن تیڤ بە یەک دەگەینەوە. هیوادارین ئینشاءڵڵا جێگەی ڕەزامەندی هەموو لایەک بێ و ئەم حەڵقەیە ببێتە هۆی کەمکردنەوەی کێشەی زۆر لەو خێزانانەی کە کێشەی شێوەی ئەم کێشەیان هەیە، ئەویش دوای تەلاق و لێکجابوونەوەیە. خۆی بەداخەوە ئێمە نامانەوێت خێزان بگاتە تەلاق و لێکجابوونەوەمانەوێت پێش ئەوە کێشەکان چارەسەر کرێ. بەڵام بەداخەوەی تر هەندێک جار ئەم ژن و مێردە سوورن یاخود وا ئەزانن هەموو دەواازەکان داخراوە بڕیاری لێکجابوونەوەن. لە ناو هەندێک خێزانە کۆتاییە کێشەکان، ژنە ڕوا ڕێگای خۆی و پیاوە ڕوا بە ڕێگای خۆی ویتر هەر یەکە و ژیانێکی تر بۆ خۆی هەڵبژێرە. بەڵام کێشەی هەندێک خێزان دوای تەلاق و لێکجابوونەوە شەتەواو نابێ، بە تایبەتی و خێزانانەی کە مناڵیان هەیە دوای ئەوەی ڕێک ناکەون لەسەر بەخێوکردنی مناڵەکە و چۆنیەتی پەیوەندی نێوان مناڵەکە و دایک و باوکیان. ئێمە ئەزانین مناڵ پێویستی بە هەردووچیان هەیە، بەڵام هەندێک دایکەیە کە جیابەوە لە مێردەکەی وەزانێ مادەم ئەم جیابەوە بێ مناڵەکەشی جیابێتەوە. ئەمە هەڵەیەکی گەورەیە کە زۆر ئافرەت تێی کەوتووە، یا پێچەوانەکەشی ڕاستە هەندێک پیاو هەڵە من لە ژنەکەم جیابوومەوە تەواو مناڵەکە ژەبێ لی جیابێتەوە. لە کاتێکە ئەم دوو مناڵە ئەم سێ مناڵەیە ئەم مناڵەکە لە نێوانیان هەیە ئەوە هەتا دایکێتیەوەش باوکێتی. ڕاستەم ژن و مێردە لێکجابوون و عیلاقەیان نەما، بەڵام مناڵەکانیان ناتوان لێکجابنەوە. بەداخەوە ئەو خێزانەی کە ئەمڕۆ ئێمە قسەیان لەگەڵەکەین دوای لێکجابوونەوەش کێشە هەیە، بە تایبەتی دایکەکە لە بەری مناڵەکان لای دایکەکەیە. ئەم دایکە بە مافی خۆی زانێت کە هەموو شتێک کات لە کاتێکا لە دادگا یاسا دادوەر حاکم ڕێی بەم باوکەیەوە ڕێی بە کەسوکاری باوکەکە ژاوەکە مناڵەکە ببینن. بەڵام ئەم خاتونە ئەڵێ من نایەڵم خەسوو خەزورمە مناڵانە ببینن. یعنی مەعقولە تۆ ئەم دوو کەسە لە بینینی نەوەکانیان بێ بەشەکەی کە خوای گەورە ڕێی پیا و یاساش ڕێی پیاوە. ئەمە یەکێکە لە کێشەکان کە لەم حەڵقەیە مەقسەی لەسەرەکەی نایە مافی ئەم ژنەی ڕێ لە مناڵەکانی کابچن وە لای باب و باپیری بە چه حەقی ڕێی لێگرێ، بە چه بەڵگەیەک، بە چه یاسایەک. ئەمە یەکێکە لە کێشەکان. کێشەیەک ترەوەیە هێشتا لێکجابوونەتەوە هەر جنێ و ناو ناتۆرە و سوکایەتی لە نێوانیان ماوە. ئێمە هەموو جارێ ئەڵێن خاتون گیان تۆ لە هاوسەرەکە و جیابووی تەوانێ، بەڵام مناڵەکە هەر باوکێتی. لەبەرەوە تکایە چی لە دڵتا هەیە ڕق و کینە هەیە لە هەر شوێنێگە توانی لە ژوورێکە لە لای دایکە لایەت کەسێکە غەڵەتە، بەڵام تۆ هەر سووری لەسەری بیە جنێی پێی چی پێڵێ خراپ باسیەکەی چیەکەی بیکە، بەڵام لە بەرچای مناڵەکانن نا، ئەمە جەرگتن، ئەوە باوکیانە. تۆ شێوەی باوکێکی جوان مەشێوێنە لە مێشکی ئەم مناڵەیە کە بەرامبەر باوکی هەیەی لەبەرەوەی تۆ ڕقی لێتی لێی جابوویتەوە، بەڵام خۆ مناڵەکە هەر باوکێتی. بە باوکی بە ڕێزی ژەڵن کە مناڵەکان ئەگەر لای تۆ بوو یا هێنایەنەوە بۆ لای تۆ ڕۆژانە هەفتانە جاری ئەم مناڵە و بینی، تکایە بە خراپ باسی ژنەکە و مەکە. لی جابوویتەوانێ بە تەنیا لەگەڵ دایک تا چی باسەکە باسکە بەس لە بەرچای مناڵەکانە ئەو وێنە جوانەی دایک مەشێوێنە. کاڵین بەهەش لەژیر پێی دایکانە، کاڵین دایک گەورەیە، دایک پیرۆزە، دایک مقدسە، ڕۆژی دایک هەموو جارێڵێ تۆ بۆ وێنە جوانی کە دروست بووە بەرامبەر دایک بۆی شێوێنی لای مناڵەکە و بۆ بە خراپ باسی مێردەکە دەکەی. با ئەمانە بە ڕێزان بەداخەوە لەم کەیسەی ئەم ڕۆمانە هەمووی هەیە. ئێمە هەوڵیان لەگەڵین شتەکانیان بۆ ڕوو نەکەینەوە، ئەو کاتە خۆیان بەرپرسن. ئێمە زەمیری خۆمان مرتاحەکەین، ئەم میوانە بە ڕێزانە شاوکاریمانەکەن. ئەوەی کە ڕاست بێت و لە لایەنی زانستیە و لە لایەنی ئاینیە و لە لایەنی کۆمەڵایەتی ئێمە بم بە ڕێزانەی ئەڵێن. ئیتر ئەوان خۆیان و خوای خۆیان جێبەجێیەکەن جێبەجێی ناکەن، بەڵام ئەبێ باجەکەی بن. پاشکەمێکی تر دێنەوە خزمەتتان. خۆشەویستان دووبارە سڵاو. کا خالیجان بەخێر بی. زۆر سپاس کاگوتۆ. ڕوونا خان جەنابیشە بەخێر خوش. زۆر سپاس. کا خالیدەوە بە پێی شەڕ و بە پێی یاسا لێکجابوونەتەوە. بەڵێ هیچ پەیوەندێکی هاوسەرگیری لە نێوانتانە نەماوە. نەخێر. لەبەر کاتی خۆی نەتانتوانی کێشەکان چارەسەرکەن و گەشتۆتە بنبڕ، بەڵام ئێستا ئێوە لێکجابوونەتەوانێ بۆ کێشەتان هەیە؟ کاگوتۆ ژیان من سەرەتا داوای لێبوردنەکەم کە زۆر زەختم کرد کە بۆ جاری سێم دانیشینەوە، چکە پێشتر دوو جاریکە
دانیشتین و کۆمەڵە شت هەبوو کۆتاییمان پێێنا بەڵام کۆمەڵە شتی تر ماوە من بۆیە ئەم زەختم لە جەنابەت کرد کە جارێک کە دانیشینەوە بووی ئەم شتانەش نەمێنێ وەکو ئێمە بە حەق ئەو 2 ساڵە لە یەک جیابووینەتەوە خوای گەورەش چۆن نیکاحی دایەناوە ئاواش تەلاقی داناوە یخوای گەورە یەک سوورەتی گەورەی بە ناوی تەلاقەوە داناوە من و ئەم هیچ پەیوەندێکمان بەیەکەوە نەماوە بە شەرعی خوای تر ئەمە هیچ نکۆڵی لێ ناکرێ ئەوە 2 ساڵە ئێمە هیچ پەیوەندێکی هاوسەرگیری لە بینمانە نەماوە بەڵام کاک دکتۆر ئەوەی کە ئێستا من جەنابەت کەم بۆ جاری سێم ویستم با دانیشینەوە ئەوەیە دادگا ئەو خۆت لە من باشتر ئەزانیت و پێشتریش کە باسمان کردووە دادگا مناڵەکانی یابوو ئێمە 3 مناڵمان هەیە پێم وتووە 3 مناڵەکان لای ئەوە دادگا فەرمانی کردووە خەرجی ئەم مناڵانە لە ئەستۆی منە ئایان خەمە سەرم بەسەر چاو هەر چییانەوە بەسەر چاو بەڵام ئەوەی کە زۆر لە لای من نیگەرانی و قورسە ئەم مناڵانە کێن بۆ لای من ئەو کاتانی کە لە لای منە بن کە ئەگەڕێنەوە چۆن تاوانبارێک ئەچێتە ژووری تحقیقەوە محققێک لەگەڵیانە وردانیشێت لە ئەوەڵەوە بۆ ئەخیرێ بۆی باسکە باوکتان چی کرد باوکتان تەلەفۆنی لەگەڵ چێ کرد چەند تەلەفۆنی کرد تەلەفۆنەکان باسی چیان کرد ئەم تەلەفۆنانە چەنی پێچوو ئەی چوون بۆ کوێ لەوێ چێتان بینی ئەبێ یەک پێیان بڵە فڵان کەسم بینی پانتۆڵەکەی ئەو ڕەنگە بوو بلوسەکەی ئەو ڕەنگە بوو یعنی ئەبێ هەموو شتەکان بە وردی باسکات چیتان خوارد چییانەیە قسەی بە چێوت باسی چی کرد ناوی چی برد ئەبێ ئەم مناڵانە ئەم قسانی من هەمووی لەبەرکەن و لێ جاریشکە بۆی باسکەنەوە جگە لەوەش ئەو کاتەش یەتەوە کاتێک ئەم قسانی بۆ یعنی بەڕاستی کاک دکتۆر بووە بە سێبەرێکی ڕەش بەسەرمەوە بمێ هەر شتێ بکەم ئەم لەسەرم ماڵ مناڵانە گوناحیان چێم سین و جیمەی لەگەڵاگەی هاتووە تۆ ببینن هاتووە کاتێکی خۆش لەگەڵ تویا بەسەر بەرن وێتەوە بۆ باوەشی دایکیان کاتێکی خۆش لەگەڵەوە بۆچی ئەم سین و یعنی کاک دکتۆر بەڕاستی مناڵێکیان مەزانی ئەڵێ چی پێم ئەڵێ باوکە وام لێ هاتووە کە هاتینەوە بۆ لای تۆ موبایلەکەم بێنم لە یەکەم چرکەوە کە داخڵە بین بە ماڵەوە تەسویری کەم تا ئەو چرکەی ئەگەڕینەوە بۆی کە دایکەمەوەم پرسیارانم لێ نەکە ئەمە هەموو ژیانی ئێمە بوو کە لەگەڵ باوکمان نبووی چ جای ئەوەش کە ئەم قسانەی بۆ ئەکاتوم هەموو پرسیاریان لێکە یەکسەر لە چی درۆکەن ئێوەکو باوکەکەتانوان هەر درۆزن بوون هەر نامەر کۆمەڵێ شتی پاشگیری خراپ کە دایانێ لەسەر من ناخان بەسە ئەم سین و جیمە بۆ لەگەڵم مناڵێک تۆ مناڵە بە پێی دادگا چێ بۆ لای باوکی کاتێک بەسەر بەرێ ینی خۆشەویستێکی باتێ شتێ بەیەکەوە بکەڕن هاوکاریشان کە یاریشان لەگەڵا بکە پرسیارێکیان لێ بکە هەنی بۆ ئەبێت کێتەوەم سین و جیمەی لەگەڵ بکەی و پەیوەندیتان نەماوە تەواوی قسە لەگەڵ چیەکە چێ ناکە وەکەی کێشەیە دکتۆر گیان بەو شێوە خراپەش نیم کە ئەو باسیەکە بەس منێ بزانم مناڵەکان چوونەتە ئەوێ چیان کردووە دڵخۆش بوون دڵخۆش نەبوون هەمووی لەبەر مەسلحەتی مناڵەکانە پرسیاری لێ ئەەکەم لەوانەیە بیان با بۆ شوێنێکی خراپ لەوانەیە قسەی خراپ کرێ لەوانەیە شتێکی باش نەکرێت لەگەڵ مناڵەکانە یعنی هەرچیەکەم لەبەر مناڵەکانە بەڵام ئەو باسی خۆی بۆ ناکە لەبەر چاوی مناڵەکانە هەزار جنی ناشرین بە منەیە هەزار قسەی ناشرینم پێڵێ سوکایەتیم پێەکە پێڵێ مەڵێم ئێمە لە یەک جیابووینەتەوە تەواو بای کۆن بەبا مەکە بەڵام ئیسفادەی نییە جاری وایە ئەڵێم بانەچن بۆ لای وارقم هەڵەسێ ئەڵێم نایڵم ئیتر بیان بینێ بەڵام مناڵەکان داوایەکەن چی بکەم باوکیانە حەزەکەن بیبینن ئەگینە هەر نایڵم بە هیچ شێوەیە بچێ بەلایەن بەس چی بکەم یعنی دەسڵاتم نییە لەبەر مناڵەکان ئەزانم مناڵەکانیان بۆ لای تۆ جەنابێ بوو ینی بۆ جنێ و بەمەیتەوە ئێستا ئێمە وتمان لێک جابوونەتەوە کاکە جا فەرقی چییە ئەگەر ئەو ئەم تاقیقی لەگەڵاکە و تۆ ئاوە جنێی پێبێ و مناڵانە سەرگەردانە بێ لەو بینە هاتوو چۆکەی ئەسڵەن مانەوەی کە دادگا دایناوە بۆ ئەوەیە ئێوە لە خێزانێکان نەماون بەس بم شێوەیە کۆتان کاتەوانێ جاکە تو ئاوا بکەنەوە شەڕە جنێوەکە و قسە ناشرینەکە بێ وەکووە هەرجا خۆ لێک جا نەبوون لە ناو خێزانەکەتەوەتان کردایە کاک دکتۆر بۆ خاتری خواوە خوا هەیە بە سەرمانەوە ئەماوەی ڕەدولفیعل و بوختانە بۆمنی دروستەکە وەڵڵاهی من بە حەیاتم کەلیمەیەکی خراپم بەرامبەری ئەم نەوتووە ئەم خۆ کاک دکتۆر ڕاستەوخۆ قسە بە من ناڵێ بەڵام کە ئەچنە ماڵی دایکی لەوێ بە دایکیەوە
بە خزم و کەس و کاریوە ئەوەی شتی ناشرین بە بەرامبەری من بەکارێن قسەی وا ئەکەن شتی وا خراپ بەرامبەر بە من بەکارێن من خۆم بێز لە قسەکانیانەکەم و ئەمانە هەمووی ڕەدڵفعل لە بەرامبەری من بەکارێن یعنی شتی وا ئەڵێ من خۆم نازانم چی بڵم دایکی بەنەوەی باسمەکە باوکی بەنەوەی باسمەکە یعنی کاک دکتۆر ئێمە لێک جیابوونەوەکەشمان باوەڕێ بێ هەوڵی تەواوەتی ئەوەی کە لە توانە خۆ پێشتر بۆم باس کردووی ئەوەی لە توانای ئەم نەفسەیە هەبوو بێ هەموویم کردووە لە پیاو معقوڵ لە ڕیش سپی لە مامۆسای ئاینی لە خزم و کەس و کار لە ئەوەی ڕەفیق دۆست هەموویم کرد بە گژیانە بەس تەنیا لەبەروی لێک گیانەبینەوە ژیانمان لێ نەشێوێ بەڕاستی لەبەر خاتری خۆم نەبوو و لەبەر خاتری ئەویش نەبوو نە لەبەر خاتری چاوی جوانی ئەو بوو نە لەبەر خاتری خۆم بوو تەنیا لەبەر خاتری مناڵەکان بوو کە سەرگەردان نەبن و ئەوە بەم شێوازە نەبن بە تۆپ لە گۆڵی ماڵی منەوە بچن بۆ گۆڵی ماڵی ئەو یعنی بەڕاستی لەبەر ئەمە ئەوەمە کرد ئەمیز لێک جیانەبینەوە بەڵام ئەم و دایکی هەر ڕازی نەبووتیان نەخێر ئەبێ ئیلا لێک جیا ببنەوە ئێمە بەیەکەوە ناگونجێ ئێوتم دەی باشە مادام وایە و کە خۆت زۆرێ پێخۆشە خۆی گەورە تەلاقی داناوە بە ئێمە لێک جیابینەوە بەڵام ئەم لێک جیابووینەوە بەس واز لە ژیانی من ناهێنێت یعنی ئەم قسەی ناشرین تاشیر وشەی خراپ ئەم مناڵانی فێر کردو ینی بەڕاستی مناڵەکان هاتوون بۆ لام باوکە بۆ ڕادێ تۆ خراپ نیت ئەی باشە بوونەنکەم و ئەوان واڵێن خۆ باوکە تۆ ڕەزیل نیت کۆرەتم ڕۆڵە بۆ خاتری خوا من چۆن ڕەزیلە بم لەگەڵێەوە من ژیانم بۆ ئێوە دانم یان پێوتون وڵا نەنکی پێوتون وڵا ئێوە باوکتان هەر خۆشی ناوە هەر چینەوە بەخوا حسابیشتەمە ڕۆڵە چۆن خۆشم ناون لە گۆشت و خوێنی خۆ من ئەگەر من ڕاستی ێستا لە دایکتان جیابوومەتەوە هاوسەرم نییە بەڵام بە هیچ شێوازێ نە شەرع نە قانون نە یاسا هیچ شتێک ڕێ بە من نایە لە ئێوە جیاب ببمەوە ئێوە مناڵی منن لە گۆشت و خوێنی منن ئەبێ ئەوەی لە توانامە بۆ بۆتان بکەم ئەبێ من داهاتووی ئێوە لەسەر شانی منە بۆتان دیاریکەم ئەوەی کە پێم کرێ بۆتانەکەم بەڵام بەونەوە عباسی من کراوە ئەگەر کاک دکتۆر کۆمەڵی وشیان هەیە کە بەکاریان هێناوە لە خانەوادیانە باوەڕ کە بێزم نایە جارێک بۆ جارانیش لە ناخی خۆمە باسی کەم بەڵام چی بڵێم چیان پێ بڵێم وەڵامانەمەی غەڵەتە قوربانجان چ لای تۆ بێ چ لای تۆ بێ ڕووناخان ینی نابێ بەو شێوەیە قسە بە یەکتری بڵێن چونکە وەکو وتم تۆ دایکی مناڵانی تا ڕۆژی قیامەت تا نفوسەکان بە ناوی تۆیە ئەمیش باوشیانە نفوسەکان لەوێ لە مەکتب بە ناوی ئێوە بە ناوی باوشی و بانگەکەن و هەر شتێکیش بێت دایکی چێ ئەوەیە بەڵام من تێ ناگەم ئێوە لێک چابوو نەتەوانێ بۆ ئەم ڕقوکینێ تا ئێستا ئاوە ماوەتەوە بۆ بە مناڵەکان وا ئەڵێیت و مناڵەکان تا باوشیان بڵێن بڵێ مناڵ دایکمان وامان پێڵێ و ئەو وامان پێڵێ بۆ بۆچی جنێ پێین دکتۆر وەڵی وانە هەمووی خەتای ئەمە بەردەوام من تاوانبارەکە ئەگەر ئەچێ شتێکیان بۆ ئەکرێت و لە بازارە شتێکەکرێ بۆیان ئەیکا بەشەر لەگەڵیانە و لەگەڵ مناشەڕەکە تەلەفۆن بۆ منەکاڵێ ئەی من نەفەقم بۆ نەبڕیتەوە نابێت تۆ ئەم شتانە بکڕی بۆ ئەم مناڵانە دکتۆر یعنی وای لێ کردوون بەردەوام من لیستێک پڕەکەمەوە ماگانە چی خواردنیان بۆ بکڕم چی جلوبەرگیان بۆ بکڕم چی دەرمانیان بۆ بکڕم هەمووی پڕەکەمانە ئەیەمێ من چ بێزمێ پارێ ئەو بەکاربێنم یعنی بەڕاستی وای لێ کردوون بێزاری کردوون تۆ باوەڕ بە هەموو شتێکی ئەمیش مەکە ئەم من تاوانبارەکە بەس خۆشی تاوانبارە خەتای ئەمیشی تایە یعنی من دانیشم وەڵڵا یەک فلسی ئەو پارەی کە ئەو بۆی بڕیمەتەوانێ فلسێکی لە من حرام بێت بەس ینی کە دادگا بڕیوێتەوە نەفەقا ئەمە بۆ مناڵەکانە ئیتر دایکی چۆنیان بۆ سەرفەکە قابی لە بچێ پارەکە بخوا بۆ مناڵەکانی سەرف نەکە یان ئەم سیم و جیمە تۆش بۆ لەگەڵ یەکەی قوربان باوەڕکە کاک دکتۆرم قسانی هیچی ڕاز نییە ئەوە تەنیا بەرگریکردنە لە خۆی من حقم چییە بەسەریەوە من بێجگە لەو نەفەقی کە بوو بۆم بڕیونەتەوە زیاد لەوەش ئەو مەسرفانی کێنەوە لای خۆم زیاتر مەسرفیان بۆکەم کاک دکتۆر شتی تری لەم مودەی پێشوا چوومە بەڕاستی کاک دکتۆر من لێت ناشان من تەمەنم گەنج ینی پێویست ناکا من دانیشم ئیتر ژن نێنمەوە ناخۆ کەس دوای کەس نەئەمرێت و نەتەچی دنیازەکە باوەڕکە کاک دکتۆر ئاچمە داوای هەر کەسێک ئەم ئافرەتە یەکسەر ئەگەڕێ ئیلا بێ و زەلامە بدۆزێت و یا تەلەفۆنی بۆکە یا ئەچێ یەخەیەگرێ ئەیتر شتی وا لەسەر من ئەڵێ لە خراپیم نازانم شتی وا ئەڵێت خۆم بە عەقڵمانە ئیلا دوودڵی و دڵە ڕاوچەیەک لەسەر ئەم زەلامە دروستەکە ئەم یەکسەر صح بکاتەوە ینی بەڕاستی صح بکاتەوە ئالەم هەفتەی پێشوە من چوومەتە بۆ سەیری ئافرەتێک لەخوا بەزێ عیبی نەبوو بەڵام کاتێکم زانی پەشیمان بووە هۆکارەکەی دوایی سێرم کرد ئەمە وەڵڵاهی ئەم ئەگەر شوو ئەکاتەوە سوێنێ بۆ ئەخۆم بەچیت ئێوێ سوێنێ بۆ ئەخۆم بابێت من لە لای ئەو زەلامەی کە ئەم ئەچێتە داوای ئەم
ئەڵێم وەڵڵا هیچ عیبێشی نییە ئەوەی خراپە بێت لەم ئافرەتانە بۆ حەچی تاوانە من بووم خراپەکار من بووم هەرچی سەرگەردانیە من بووم بەس دەبەرچی بچێتە ژیانی خۆی و ئیسراحەت کە من کێشاقم چیە بەسەریەوە وەڵڵا با لە کۆڵ منیش بێتەوە بەسە بۆ خەتوجان ئاوا ڕێگری وەکو سێبەر لی نابیتەوانێ هەق چێ بەسەریەوانی تەواو تۆ خۆ تازە ناگەڕێتەوە لایەوە ئەوەی وتومە ڕاستەکەم دەستم خۆش بێ ئەرە وڵات تەلەفۆنم بۆ ئەو ژنانش کردو و پێشم وتومە باوەکو من بەدبەخت و داماو نەبن بیناسن بزانن چۆنە لەبەر خاتی مناڵەکانیشم کێڵەکەێنەوە لای تۆ ئەو ژنێک کە لە لای تۆیە باشە بۆ مناڵەکانم ئازاریان نایە شتێکیان لێ ناکە دوایەوە بەتەمای ئەوەش نەبێ من نەشوو بکەمەوە و دانیشم شوو بکەمەوە بە یەکێکی وەکو تۆ جارێکی تر نە ئەو غەڵەتە ناکەمەوە جارێک و هەموو دنیاشم بیتە جارێکرد نایەمەوە لای تۆش کاک دکتۆرژیان یعنی وەڵی نازانم بڵێم چی ئەها پێویست ناگە تۆ خۆ گوێ لێتی ئیتر ئەمە حەقیقەتەکەی کە لە بەردەم خۆتە ها خۆی و خۆی ئەڵێ من باسی خراپۆ ناکەم بەڵام ئەها سێریکە چی ڕای کردووە بەم ئافرەتانی وتووە نەوەڵا ئەم پیاوەی من خرا ئەی ئەمە تەعشیر نییە ئەمە ناوزڕاندنی ئەمە سوکایەتیکردن نییە بە من ئەمە نایەوێت کاک دکتۆر من بەڕاستی گۆشت و خوێن و ئێسقانم منیش ئینسانم پێویستیم بەوە هەیە بژیم پێویستیم بەوە هەیە بیرکەمەوە عەقڵمێ بەڵام ئەم بەردەوام سێبەرێکی ڕەشە لەسەر من ئیلا بۆ خستنی من بۆ ڕوخانی من بە بەردەوامی ئیلا ئەبێ نهێڵێ من ئیسفادە لە ژیانی خۆم کەم باوەڕەکەی کاک دکتۆر بچمە داعوەتێکەوە بۆ نان خواردنێکی خۆش بیر لەوەکەم و عادی بزانم لەکوێوە بەڵایەکەم بۆ دروستەکە ئێستا بەڵایە گەیەنێ بەسەرمە حەیاشمان با لەناو ئەم خەڵکەیە یعنی بە بەردەوامی ئەو احترامی ئەوە ناگرێت کاک دکتۆر من و ئەم دەدانە ساڵ بە یەکەوە ژیاوین سێ مناڵ لە بینمانە هەیە ئێ باشە هیچ ناوەفای ئەم 10 ساڵەوە بێ یەخۆ کاکە لەمەوەی ئەم 10 ساڵە ئێمە هەر خراپ نەبووین لەم 10 ساڵە 10 باشەمان کردووە بەیەکەوە 10 جار سوودمان هەبوو بۆ یەک ئێ باشە سێ مناڵمان هەیە ئێ باشە تۆ هیچ نە احترامی ئەوە بگرە کە سێ مناڵ لە بینمانایە ئەم هەموو خراپی ینی ئەم هەموو سوکایەتیکردنە بە من بۆچی من ئاوا سووک و سەلیم و ڕسواکەی لە بەردەم خەڵکە یعنی منش پێویستیم بەوە نییە کە بژیم پێویستیم بۆ نیە حەقیقەتی ژیانی خۆم بزانم وڵاهی ڕووناخانەمەیەکی گوناحە خاتون گیان بەخوا کابرای ئەگەر ئەوەنگە خراپە چۆن 10 ساڵ لەگەڵ یا ژیایی پێم بڵێن چۆن بۆ هێشتا سێ مناڵی لێ بێ ئەی چۆن ئێستا مناڵەکانە نێری بۆ لای ینی تۆ ئەم کابرایە کە سووکەکەی لەلایەکەوە مناڵەکانی خۆشە تووشی گرەی دەرونیەکە خاتون گیان چ مناڵێکە بزانێ باوکی ئەوە نەخراپە چۆن شانازی بەمەوە کات کاک دکتۆر یەک شتی تر بەوەشەوە ناوەستێت بەم شتانەشەوە ناوەستێ جنێ و قسەی ناشرین سوکایەتیکردن بە کەس وکارم باسی دایک و باوکم بە خراپی ئێ وەڵڵاهی من ئاخر دایک و باوکی من بۆچی مناڵەکانیان خۆش ناوێت چوتێتی نەچم بۆ لای نەنگ و باپیرەتان بەخوا دەرمان خواردتانەکەن بەخوا کێشتان بۆ دروستە دایک و باوکی من بۆچی ئەمە ئەکەن باوکێکی ڕیسپی دایکێکی پیر وەڵڵا مناڵەکانی منیان لە چاویان خۆشترێ سوێنێ بۆ خۆم لە منیان زیاتر خۆشترێ هەمومان نەزانین نەوە لە مناڵ خۆشەویست جەرگی جەرگم ئێ باشە ئەم هاتووە جارێ بیر لەوە کاتەوە چۆن قەتعی ئەم عەلاقەیە بکە لە بینی دایک و باوکی من و مناڵەکانمە ئێ وەڵی یعنی بەڕاستی مناڵک منیش پێویستیم بەوە هەیە ئیسراحەت کەم منیش پێویستیم بەوە هەیە ئەم مناڵانە برمە ماڵی دایک و باوکم ئەی باشە بۆ ئەوەی وا بۆ ماڵی دایک و باوکی بۆ من قسەیەک ناکەم لە دایکی سوکایەتیم پێیەکە لە خوشکی سوکایەتیم پێیەکە لە باوکی سوکایەتیم پێیەکە خزم و کەسیان سوکایەتیم پێەکە ینی ئەم مناڵانە بیر ئەکەنەوە باشە تۆ بڵێ ئەم باوکی ئێمە ئەمە نەخراب بێ کێنەوە بۆ لای من ناشتێکی ترە باشەم باوکی ئەم خۆ ئەو نەخراب نیە جازانی و مناڵەکەوێتە ململانی و نازانین بڕوا بوو کە بڕوا بە تۆ بکە قسەکانی ئەو بە نەزەری ئەوە گویان لێتی بەزیێنە واقع شتان لە توان نبینن ئەزانی و چاواشەکردنی مناڵەکان خاتون جا باشە دایک و باوکی و گوناحیان چیە و ئەم لەگەڵ ئەمە دایک و باوکی گوناحی چیە دکتۆر گیان دایک و باوک و خوشکەکانی ئەو بوونە هۆی جیابوونەوەی ماڵی منیان کاول کرد چۆن ئێڵە مناڵەکانم بچێت بەردەوام تەداخولیانە کرد لە ژیانمانە بەردەوام قسەیانە کرد یعنی بەبەر چای خۆموتیانە مەکەی ژنە بۆ تەلاقی نایی ماڵی منیان بە کاول کردووە ئێستا دانیشم مناڵەکانم بنێرن بۆ لای ئەوان لەبەرەی مناڵەکانیشم منیان لەبەر چاوکەوێ چۆن شتی واکەم هی باش ئەزانی ئەمەی تۆی کە دژی یاسایە دژی خوایە دژی ئینسانیەتە خوشکە بە ڕێزەکەم یعنی خەڵک خواخوایەتی نەوەیەکی بێ باشە ئەم دایک و باوکە مافیان هەیە
مناڵ جەرگی کوڕەکەیان ببینن جەرگی خۆیان ببینن جەرگیان بینن بەچ حەقی تۆ ڕێگریان کوچە تۆ بۆ ئەم ڕقا لە دڵتا هەر ماوە باوکیەوەڵە باوکو دایکمە خیان نیە بەسەرەوەوانێ ئەوڵە باوکم بەو ڕیشە سپێ بە حیاتی شتێکی خراپی نەکردو ئێمە پێشتیش دانیشتین من لەگەڵ خەس و خەزور تا دانیشتم قورئانیان نەخوانیان گوێ ئێمە نەمانویستووە ئەسڵەن لێک جابنەوانە من تێناگەم تۆ بۆ ئەوە ڕق لەمانێ ئێمە کارێکی باش نیە خوشکی من چکە مناڵانە سبێنێ گەورا بن وای سەخت بچووکن دوایی گەورا بن بیرەکەنەوانێ ئەزانی دوایی عکسی پێچەوە نابێتەوە لەسەر خۆ دەکەوێتە خوشکی من بە قورئان ڕقیان لە تۆ بێ دوایی ئەوان کە تەمەنیان گەورە بوو خۆی تر محکەمە حەقیکی ئازادیەکە خۆی ڵێ لاو نامێنمەوانێ ئەو کاتە تۆ هەموو ژیانی خۆ بەحساب بۆ مناڵن تەرخانکردو مناڵەکانیش لە دەسە چێت بە چه حەقی تۆ بەم شێوەیە ینی باوکە سەبەب بوو کاکە گیان بە تەڵاقانی ئەم کاک دکتۆر وەڵڵای ئەمانە هەمووی بوختانە یعنی دایک و باوکی من حەز بە جیابوونەوە کێشە لە ماڵی من ناکەن خوشک و برای من حەز بە کێشە و ئاژاوە لە ماڵی من ناکەن نەوەڵە ئەسڵ و ئەساسی نییە بەعکسەوە ئەوان زۆر مصر بوون لەسەر ئەوەی کە من لی جانە بمەوە تەنانەت باوکم بە ڕیشی سپیەوە بە تەنیا 2 جار چۆ بە ماڵیان 2 جار مەلای مزگەوتی بردووە لەگەڵ خۆی 2 جار خزم و کەسوکاری ئێمە و ئەوانی کۆ کردوتەوە چوونەتە ئەم ماڵە بەس تەنیا فی سەبیلی ئەوەی ئێمە لێک جانەبینەوە ئەوان دایکی و باوکی و خۆشی وتیان دنیا هاوار کە ئەبێ لێک جیا ببنەوە یعنی بەڕاستی کاک دکتۆر کە ئەو قسەیە کا دەڵێت وڵا دایک و باوکی و کار بوون باوەڕەکەی من دایک و باوکم لەسەر ئەوە 1 هەفتە قسەیان لەگەڵ نەکردم خەری وەکەوتنە گومانەوە دیارە من خراپەیەکی زیاد لە حەد لە پێویستم هەیە بۆیە ئەم ئافرەتە لێم جیابێتەوە هەتا هاتم لەگەڵان دانیشتم وڵە دایکە ژیان باوکە ژیان بەڕاستی ئەم شتەوانیە کە ئەو ئافرەتە باسیەکە ئەمە کێشەکانە و ئەمە ئاژاوەکەی ماڵی من بۆ بەڵام من تا ئێستا ئارامم گرتووە یعنی بەڕاستی کاک دکتۆر لێت ناشارمەوە چوومە لای بەڕێز دادوەریش چوومە لای چەند پارێزەرێکیش بە هەمووی وتووە بە شەرع بە قانون بە شەرعی خوا بە شەرعی پێغەمبەر نییە شتی وان نییە ئەوم ڕێگری لە مناڵەکانی منەکات کە نەچن بۆ لای دایکم و باوکم وەڵای دایک و باوکم هەر بەڕاستی پێیانوتم کەن دیارە تو هەر ئەسڵەن پیاونی دەگی ئەم ژنە ئاواکە بەرامبەری هێ بابەت لێت جیابەوە تەواو چۆتە ئەم پەیوەندی بە تۆنەوە بۆ ئاوا بە ئێماکات عذابی نفسی تەواوی من بەڕاستی ئەم سێبەرە ڕەشەی ئەم نازانم کەی لەسەر من لاچێ بەس ئاوات بەو ڕۆژە خوازم 1 ڕۆژ بێ سێبەری ڕەشی ئەو بتوانم بگەڕێم لە شوێنەکە 1 ڕۆژ بتوانم هەناسەیەکی پاک هەڵمژم 1 ڕۆژ بتوانم لە ماڵێکە دانیشم بەبێ سێبەرە ڕەشەکەیە 1 ڕۆژ بتوانم بەبێ ئەم بتوانم نانێک بخۆم بە ئیسراحەت داوەتێک بکەم بچمە ماڵێک بچمە لای کەسانێکی بچمە لای دۆستەکانم ئیلا بیر لەواکەمەوە تۆ بڵێ ئێستا شتێکم بۆ دروست نەکە تۆ بڵێ کێشەیەکم بۆ نێنێتەوە نە بەخوا ئێستا ئاژاوەیەکم بۆ نێتەوە هەر نازانم لە چۆلی دەرچم خوشی من دوای شتی پێ بڵێم من ئێستا ئەم چووە داوای قەید کردووە کە تۆ ڕێگریەکەی ناڵی مناڵەکان بچێ بۆ لای باپیریان و نەنچان لە کاتێکات دادگا و ڕێگری نەکردو کەواتە تۆ ناتوانی بڕیاری حاکم ڕەتکەیتەوە ئیشی تۆ نییە ئەوە دەسەڵاتی دایک و باوکیش نییە لە یەک کاتە ئەتوانی ئەگەر بۆ دادگای بسەلمێنی ئایا تۆ بەڵگەیەکە هەیە ئەم مناڵانەوە گەر بچن بۆ لای باپیر و نەنچیان بە سەرەری مناڵەکان تەواوە بێ بەڵگە شتە هەیە نەوەڵام من هیچ بەڵگەیەکم نییە بەڵام من زۆر ئازاریان ناوم ڕقم لیانە و حەزم لیانێ و نامێ مناڵەکانم بچن و تەواو بوونەتە هۆی ماڵی من کاول بووە جا خۆ بە حەزە بۆ خوشکی منە بە حەز و مەزاجی ئینسانە یا قانون هەیە پەیوەندیەکان ڕێکەخا تۆ نەچووی لە دادگا تەلاق دراوی دادگان نەفقەی بۆ نەبڕیویتەوانێ ئەوە نییە لەم پیاوەیە سەنگن خۆ لە تۆی ناسەنگن ئەوە نییە مەصرفیەکە ئێ بە چه حەقێک تۆ یەی ئەم ڕێگریاکەی خوشکی من ئەو کە داوای کردووە بەڕاستی راپۆرتێکیان نادووە دیارە لێ باسی کردووە کە لەگەڵ ئێمە دانیشتین و ئاگاداری حاڵەکەتان داوای راپۆرت لە منەکەن با پێوە بڵم خوشکی من ئەم قسانەی جەنابێت دێکێ هیچ سوودی نییە تازە ڕابردوو بۆ ئێمە ناگەڕێتەوە 1000 قسە بکەی لە مەحکەمە ئەمەنگت وەزنی نییە تۆ ئیلا مادەم بەڵگەت نییە ناتوانانی بیسەلمێنی ئەبێ ئێستا ڕێگری نەکەی چۆن ئەچێ بۆ لای باوکی بە هەمان شێوە بچێ بۆ لای ننک و باپیری ئەجینا ئەو کاتە بەڕاستی من ناچارم راپۆرتە نووسین من ناتوانم راپۆرتێ بنووسم دژی بڕیارەکانی دادگا بە دژی بەرژەوەندی مناڵەکانی ڕاستیەکان چی ئەیڵین یعنی تۆ ئێستا بە کەیفی خۆت و بە مەزاجی خۆت لەبەری کۆنە ڕقێکی هەیە بەرامبەر ئەم خەس و خەزورەت
ئەتێ مناڵەکانیان بەوە ئازاریان بەی مناڵەکان نەبینن کەواتە لێرە تۆ تووشی کێشابی خوشکی من ئەگەر هەیە دووبارە پێداچوونەوە بە بڕیارەکەی بکەن چێڵێ دادگا سبێنێ لە توی ناسەنێتەوە بیاتەوە بەوان ئەگەری زۆر هەیە کاک دکتۆر من چاوەڕوانیم راپۆرتی جەنابتم دادوەر پێویتم چاوەڕوانی راپۆرتی کاک دکتۆرین بگەڕێتەوە لامان ئەگەری هەیە لی بسێنەوە بیانەوە لای من کاک خالید جان ئێمە نامانەوە ئەویش بێ بەش بێسا تۆ ئەو زوڵمێک لە دایک و باوکی تۆکە ئێمەش نامانە بینەوەی زوڵمێ لەو کرێویش دایکە مناڵ جەرگێتی و مەحکەمەش یاوێتەوە چکازانین لەو تەمەنە پێویستی بەدایکیە زیاتر بە سۆز و خۆشەویستی دایک لە ماڵە هێشووی نەکردوێتەوە دیار هەموو مەرجەکانی تیا بووە دادگا لای ئەو هێشتوێتێوانێ خوشکە بە ڕێزەکەم ئێستا تۆ بێ مڕاجعەیەکی خۆتکەی ئەجینا مناڵەکانی لێ سەنگنەوە چی بکەم چۆن لێم وەرەگرنەوە من بەبێ مناڵەکانم ناتوانم بژیم هەرچیەکی ژەکەم لە بەرژەوەندی مناڵەکانمە بەخوا نەخێرەمە لە بەرژەوەندیان نێ خوشکی من وڵا لە بەرژەوەندیان نێ عاجز مەبە تۆ مناڵەکان خۆیان حەز دەکەن من قسەم لەگەڵ مناڵەکان ناکرد ئەڵێ زۆر باپیر و ننکمان خۆشەوێ زۆر باشن بۆمان کاچین بۆیە خواخۆمانە هەر نێینەوانێ ئەو ناڵی نایەمەوە بەلای تۆ بەزەڵێ بەدەستێمە بووە هەر لەوێ ماینەوانێ ئێ باشە تۆ ئێستا ڕێگری لێکی سبێنێ دادگا خۆ بە قسەی تۆ نییە ڕقل لە باوکێتی و ڕقل لە خەزوتە مناڵەکە بانگەکەن ئێ مناڵەکە لە من باپیرم خۆشەوێ ئەڵێ نەرکم خۆشەوێ ئەڵێ حەزەکەم چم بۆ لایەن ئەڵێ هیچ زەرێکی لە من نەیە بەعکسەوە من مرتاحم چیم ئێ هەموو قسە ناکەن ئێ باشە قابل ئەم حاکمە ئەم هەموو یاسایی لە بەردەمایە ئەڵێ نە با دایکەکە ڕێگری و لێ بکاشتی وا چۆن نەبێ هەڕێ بە مناڵەکەیان چێ بۆ لای کەسوکاری ئێ تۆش لەم لاوە ڕێگری لێ بکیانی بەربەست لە بەردەم تێرکردنی حەز و ئارەزوی مناڵ لە بەردەم هەر تەسیلی ڕەحمە هەرچێکی فێڵەیەوانە کەواتە لێرە ئیلا یەک قەرارە لە بەردەستی تۆیە ئەویش ئەوەیە دادگا چی و تۆ خوشکە بە ڕێزەکەمەوان هەمووی جێبەجێ بکرێ ئەجینا بە پێچەوانەوە من بە حقت بۆیە آخر جاری جەمە سێم جارەوە بزانام کە لەگەڵتانە بۆی راپۆرتەکە پێشەوەی بنووسین بۆ دادگا منم شتانی تیا بنووسین چێ لە ساڵحی تۆ نییە اینجا کەیفی خۆتە من هیچ زەختێک زۆریەکم لەسەر تۆ نییە بەڵام شتەکانە بۆ ڕوونەکەمەوە ئەو کاتە عکسە بێتەوانێ ئەو کاتە دادگا لەوانەیە ڕێگری کە هەر ئەسڵەن بێش بێ لای تۆ ئەیەن بە باوکیوە یەن بە ماڵە خەزورانە بەڵام لە هەمان کاشە لەوانی ڕێگری و لێ بکەن چکەم شتانە هەمووی هەیە بەڵگە هەیە مناڵەکان فعلن ئەڵێ دایکمەوەمان لەگەڵەکە دایکماوەمە لەگەڵەکە تۆ خۆشەوە بەدەمی خۆ دەڵی لەو لاشۆ نایڵی هەر ئەسڵەن ژن بێنێتەوە ژیانێکی نوێ دەست پێ بکە خوشکی من ژیان چۆن وا ڕابەڕێوە باشە دکتۆریا من ئەڕۆمەوە ماڵەوە لەگەڵ دایکم و باوکم و پارێزەرەکەشمە قسە ئەەکەم بزانم چێ بم بەبێ مناڵەکانم ناتوانم بژیم جا خوشکی من خۆ هەموو کەس مناڵی خۆی خۆشەوێ بەڵام ئەی باشە بە پرسیاری تۆکەم تۆ دایکی بەبێ مناڵەکان ناتوانانی بژی ئەی باوک چۆن بەبێ مناڵەژی ئەی نەنک و باپی چۆنەژی تۆ توانی لە کەس لە دایک و باوکی خۆتی منعەکەی خوشکی من ئەتوانی معنیکەی ئەی بۆ لەوانیشی منعەکە توانی بۆ دایک و باوکە حەزەکە مناڵەکە ببینن جەرگیانە جەرگی جەرگیانە مناڵی تۆیە تۆی تیابینەوە یادگارە هەنووان ڕفتارە مناڵاکە کۆپی دووەمە مناڵی توان بیرەکەوێتەوە ئەمە هەمووی ئەی خۆی ژیان چییە خۆی هەرەوەی خوشکی من تۆ ێستا بە ناحەق بە مەزاجی خۆت خوشکەکەی من خۆزگە قانون لە پاڵ تۆیا بووە خۆزگەی یاسا پشتی بگریتە بەخوا هەموو یاسا و دادگاکان دژی ئەم بۆچوونەی تۆن تۆ بە مەزاجی شخصی خۆتە ینی شتێک نییە یاسایە لە پشتی بێ بڵێ بەڵێ وڵا وەختێ بۆچی یاوێنێتەوە بە تۆ چونکە زانیویانە لەم تەمەنیان مەسلحەت و بەرژەوەندی مناڵەکان لەوەیە لای تۆ بمێنێتەوە بۆ ناو باوکی خۆ باوکێتی خۆ ئەو نەفەقەشیەکە بەڵام ئێستا بەم با بڵێن ڕێگریەی تۆ بەم ڕفتارە و بەم شەڕە جنێ و بەم مینە ینی دادگاست بێنە بی دەکاتەوە لە باشە ئێمە بۆ ینی بڕیاری تەلاق و لێک جیابوونەوەمانە چونکە ئەم ژینگەیە پێش تەلاقەکە لە نێوان ئەم ژن و پیاوە دایمەن کێشە هەبووە دایمەن شەڕ هەبووە لە بەرژەوەندی مناڵەکان نەبووە بۆی مناڵانە نەفەوتێن ئێستا لێک جیابوونەتەوە ئێ باشە تۆ دوای لێک جیابوونەوەش هەمان ژینجا کەواتە کە تۆ حەستان بم کێشانە هەبووە ئێ مناڵەکان بۆ جیابوونەوە بە هەت لە خێزانەکە بمان شەڕتان کردە وەکو ئێستا لەبەرەوە خوشکەکەم مڕاجعەیەکی خۆ بکە بە بڕیارەکان تا بچۆرەوە ڕەفتارانە ئەبێ وازی لێبێنی ئەگەر لەسەری بەردەوامی ینی من جواب مەوێ بە دڵنیاییەوە من راپۆرتەکان نووسم و ناشتوانم درۆ بکەم بڵم نەوەڵا ڕاستە نەچێ بۆ لای باپیر و نەنچی ئێسبێنی گوێ لە مناڵەکە ئاگرن گوێ لەو نەنک و باپیرە ئاگرن گوێ لەم بەگرن هەموو شتەکانی ناتوانرێ هیچ شتێکی غەڵەت بنووسین چکە ئێمە ئەو شتان نووسین لە بەرژەوەندی مناڵەکە بێ ئەنی کە دادگاش پەنا بۆ ئەمە باو بە توێژەری کۆمەڵاتی دەرونیە لێ بڕۆ ئاشتیان کەرەوە بڕۆ پەیوەندیان لەگەڵاوکە ئەمە بکە هەمووی بۆ بەرژەوەندی مناڵەکەیە بۆ چییە؟ بەهەرحاڵ
باشە دکتۆر من جواب تێمەوە. باشە پێشەوەی جوابم بیتوانێ من میوانم هەیە قسە لەگەڵ میوانەکانی شەکەین بەڵام پاش ناوبڕێکی کورت وەگەڕێینەوە وڵاتان. خۆشەویستان دووبارە سڵاو. لەم بەشەی بەرنامەکەمانە چینە لای میوانەکان زۆر سپاس بۆ ئێوەش کاتا ئێستا لەگەڵمان بوون. هیوادارم ئینشەڵڵا هاوکارمان بن بە پرسیارتان بە تێبینی سەرنجتان بۆ ئەوەی ئەم کێشە و کێشەکانی هاوشێوەی ئەم کێشەیە لە خێزانی کوردیان نەمێنێ یا کەم بێتەوانێ. سەرەتا چینە لای شەیماخان. فەرموو خاتونجان. بەس تۆزە نزیکەرەوە باوکەبەوەی دەنگەکە جوامانی بەڵێ. زۆر سپاس. پرسیارێکم هەبوو. چی وا لە ژن و پیاو ئەکات کە دوای لێک جیابوونەوەش ئەم گرژیە هەر بمێنێت وا بکە هەر قسە بەیەک بوترێ، یعنی چی پاڵیان پێوە نیە کە ئەمە بکات ناکرێت لاپەڕێکی تازە هەڵدەنەوە جابوونەوە بۆ هەڵدانەوەی لاپەڕێکی تازە نییە بۆی کێشەکان نەمێنێ بۆ دروستکردنی ژیانێکی نوێ نییە. وەڵازانی چۆنە شەیماخان ئێمە کە باسیم کەیساکەین و هەیە بەڵام دڵنیابە دیوە جوانەکە شیمان هەیە. ئێمە جوانەکان بەجێ هێڵین لە داهاتووە زیاتر قسە لەسەر ئەوانە ژەکەین. زۆر ژن و پیامان هەیە لێک جابوونەتەوە ئێستا چۆن بە ئاشتیانە هاوسەرگیریان کردو بە ئاشتیانە لێک جابوونەتەوە یەک گوشەی ناشرین بەرامبەر یەکتری ناڵێن مناڵەکانیش لە سایەنە حەساونەتەوە. بەڵام ئەوانی وەکۆم خێزانن داوای لێبوردنەکەم لێمان عاجز نەبن زیاتر ڕقوکینەیە. ینی چۆن ئەڵێ شەڕ لە کوردەواری خۆمان ئەڵێ شەڕ بە کۆنەقی نەکرێشتێکی وامان هەیە. ینی ئەم خاتوونە ڕاستە لەم جیابەتەوە بەس هەتاوەکو ئێستا لە ناو مێشی خۆیان لە ناو دڵ و دەرونی خۆیان وای داناوە کە خەسوو خەزوری سەبە بوون. لە کاتێکە بڕوا ببێ من خۆشم لەگەڵ یانە قسەم کردووە ئەمە هاوسەرەکەشێتی خەسوو خەزورە و دەورەیان نەبووە. ڕاستە حەزیان کردووە لەمە باشتر بن بەڵام قەت هیچ دایک و باوکی حەز ناکە مناڵەکانی تووشی تەلاق و لێک جابوونەوە بێ مستەحیلە. ئیتر ڕقوکینەیە گوێگرتنە لە قسە و قسەڵۆک لەوانەیە ئێمە دایشی کەسێکی نزیکی یا ئەو کەسێکی نزیکی ڕقی لەوان بوو بێ بیەوێ ئاگرەکە خۆشکە بیەوێ زیاتر هەندێک کەسێ لە ناوە بەم جنێ و بەم سوکایەتی و قسە پێکردن مرتاحە بێ ینی ناوی خۆی فڕیاتە دەرەوە خۆی بەتاڵە کاتەوە. اینجا هۆکارەکان زیاتر ڕقوکینەیە نەبوونی لێبوردەیە ئەوەی گەورەترین کێشەیە لە کۆمەلگای کوردی و ئەم کۆمەلگانی وەکو ئێمەوەیە نەمانتوانێەوە لە مناڵیە گیانی لێبوردەی دروستکەین لای مناڵەکانمان. یعنی کە دوان دەنگە دەنگیانە بێ بڵێن عەفویکە لە ڕێی خوا خوای گەوراڵێەوە لە زەوی ڕەحم بە یەکتری بکەن منیش لە ئاسمان ڕەحمتان پێەکەم فێری لێبوردنی فێری تۆڵەسەندنەوەمان کرد انتقام بۆیە مناڵێکمان کردووە لەگەڵ مناڵی دراوسەیەکە شەڕ دەنگە دەنگکە لە جیادی کە تۆ بڵین با بەقەی نەگەدنی ئازاکە مناڵە نەیزانی و عەفویکە ئەڵێن بڕۆ تۆڵەی خۆکەرەوە فێری انتقامیەکەین فێری تۆڵەسەندنەوەیەکەین زیاتر بۆ ئەو کەلتورە سەقەتا گەڕێتەوە. زۆر سوپاس خاتونجان. ئەچینە لای شنیارخان. دەست خۆش بێ کاک دکتۆر پرسیارەکەم ئەو بوو کاتێک کە ژنومێرد بڕیاری لێک جیابوونەوە ئەدەم بۆ بڕیارادەنە بەرەوەی کێشەکانیان کۆتای پێبێ بەڵام لە ئێستای بینین کێشەکانیان هەر بەردەوامە ئەم خێزانە بەڕێزی کە لێرەش ئامادەن لە دوای لێک جیابوونەوەیان کێشەکانیان هەر بەردەوام بووە هۆکارەکەی چییە؟ وڵا هۆکارەکەی لێک تێ نەگەیشتن خاتونجان تقریبا نزیکە لە پرسیارەکەی شەیماخانەوە بۆ ئەم مشکلەیە کۆتایی نایە لەبەرەوە ئەم خاتونە لە ناوە ئەکوڵێت ینی هەتاوەکو ئێستا هەر چۆنەڵێ سەبەبی لێک جابوونەوەکە یاخود بۆ گڕوتینی و ئاسەواری لێک جابوونەوەکە لە دڵ و دەرونی ئەمە لا نەچوە. لە هەمان کاتیشە تێڕوانینێکی هەڵەی هەیە بۆ چوونی مناڵەکانی بۆ لای ئەم یا بۆ لای خەسوو خەزووری وازانی ئەو شتانی کە ئەیکات لە بەرژەوەندی مناڵەکەیەتی چێم خاتوونەوە هەموو دایکەکانی تر کەس ڕقی لە مناڵی خۆی نییە. يعني حتى من زوجها بنموني هێنمەوە دایک و باوکی مناڵەکەی نازدار بەخێوەکە نقمیەکە لە خۆشەویستە خۆ بۆ نازدار بەخێوەکە لەبەروی خۆش شێوەیە وەزانێ باشە بەس نازانێ نازداری کەسێتی مناڵەکەی تێگەیە کە بۆی ڕوونەکەیتەوە عەقڵی هەیە وازی لێنێ یا جاری وا دایک و باوکە تونوتیژە لەگەڵ مناڵەکەی لی هەڕەشەی لێگە چای سوێ ئەڵێ با بیکەم بە پیاو لەبەرەوەم خاتوونەش وا ئەزانێ کە ئەم مامەڵی کە ئەمریکا و بەم شێوە باسی باوکەکە ئەکا وەزانین لە ساڵحی مناڵەکانێتی نازانێ وێنە جوانەکەی دایک و باوکە شێوێنە بۆی هیوادارین من وەکو پێشتیش بۆمان باسکردم خاتوونە بە بڕیارەکانیە بچێتەوانێ
چونکە من دڵنیام ئەگەر بەم شێوە بەردەوام بێت دادگا مناڵەکانی لێسەنێتەوە ئەو کاتە ئەمان مسایترە بن ئەمان ئەگەر ڕێی پێ بن مناڵەکان چێ بۆ لای ئەو نەک ئەو مسایتر بێت لەبەرەوە من نامانەوێت قەت لەگەڵ وشانەشانین یەکە سەیتەرەکە بەسە یەکە دۆڕاو یەکە براوە بێ ئێمەمانەوێت هەمویان براوە بن هەم من پیاوەژ ئەم وازی لێبێنیتر با بڕواژیانی خۆی سەر لە نوێ بنیاد بنێتەوانێ ئەو کاتە ئەم کاڵی ترسم هەیە ژنێکی خراپ بێ ئەگەر خوا نەخواستە ئەم ژنێکی خراپی هێنا و کاتە هەر دادگا لێ سەنگێتەوانێڵێت تۆ ناتوانانی مناڵەکان بەخێوکە ئێمە توانێت داوایکی لەسەر قەیدکە بڵێ ژنیە ناوە تۆ ژنەکە خراپە لەگەڵ مناڵەکانیە هەر نایڵێ بچێ سەردانیشی بکە لەبەرەوە بەزم پێش حەدەست کەوتووە بەداخەوە خبرە و شارەزایی نییە ئیتر ئاوە بە عەقڵ و تێگەیشتنی خۆی وا تێگەیشتووە زۆر سوپاس سنوێرخان ئەچینە لای بانوخان دەست خۆش بە کاک دکتۆر کاک دکتۆرم خاتوناڵێ دایک و باوکی مێردەکەی هۆکار بوون بۆ جیابوونەوەیان باشە ئێمە چی بکەین بۆی دایک و باوکمان دەست نەخەنە کێشەکانمان تداخل لە ژیانمان نەکەن ئەی دایک و باوکمان مافی ئەویان نییە تداخل بکەن لە کێشەی مناڵەکانیان پرسیارێکی جوانە وەڵی ئەزان چۆنەبان و خان ئەگەر خێزان جاری یەکێک لە کۆڵەکەکانی سەرکەوتنی خێزانەوەی ژن و پیاوەکە کەسانی کامڵ و تێگەیشتوو بن ینی ئەم دوو بەڕێزە کە کێشەیەکیانە بێ مەفروزە خۆیان ئەوەندە توانیان هەبێ کێشەکەی خوان چارەسەرکەن تاوان گەورەترین کێشەی و خێزانانەی کە قسەکانە بەنە دەرەوەی دوای تووشی تەلاق و لێکجیابوونەوە بن نابێ هەر مشکلەیە بوو ئەم خاتونە بیبا بۆ دایک و باوکی باسکە ئەم بیبا بۆ چونکە هەر کامێکیان تەداخل بکەن قەت بێلایەن نابن سامن ئەمانە بەنیسبەت بنەوە دووچیان وەکو یەکوان من ئەوەی حەق بێ ئەیڵێن ئەم خاتونە لەسەر حەق بێڵین تۆ لێ لەسەر حەقی ئەم بەڕێزە لەسەر حەق بێن نخێ بەڵام بۆ نمونە فەڕەزنا ئەم دایکی تەداخلەکە یا باوکی وەڵی دنیا هەستی هەر باوکو دایکەکە ئەم تاوانبار ناکەن بە ینی لا شعوریش بە هەر لایەنی ئەمەگرن بێلایەن نابن ئەم کە سوکاری تەداخلکە هەم لایەنی ئەمەگرن بۆیە ئێمە هەموو جارێڵین پێویست ناکە ژن و مرد مشکلەکانی خۆیان بەرنە دەرەوە تاوەکو خەس و خەزور یا کەسانی تر تەداخل بکەن بەڵام ئەگەر فەرەزنا گریمان پێویستی بەوە بوو پێویستی بە ڕاوێشە بوو با کەسانێکی بێلایەن تەداخل بکە نە لایەنی ئەو بگرێن نە لایەنی ئەو بگرێ یعنی کێشەکان لێدەوە سەر هەڵێن لە لایەکی تریشەوە ئەی دایک و باوک بۆیان نییە کوڕەکەی ئەگەزانی لە قەیرانێکا لە کێشەیەکا دوو قسەی تیابکە بەڵێ بۆی هەیە من ئەگەر کێشەیەکم هەبێ باوکم بۆی هەیە دایکم بۆی هەیە هاوکاریم بکە بەڵام بە مەرجێک بۆ حەلکردنی کێشەکە بێ نەک بۆ گەرمکردنی کێشەکە بێ و ئەبێ ئەو دوو کەسەش کە تەداخلەکەن زانیاریان هەبێ نەک بە ڕقوکینەوە قسە بکەن و ئاگرەکە خۆشکەن و ڕقی مەسەلەن ڕقی لە بووکەکەی بێت لە بەهۆی ئەو تەداخلەی منەوە داخی دڵی خۆیان باڕژن کێشەکە ئاڵۆسترە بێ چکە باشتر وایە ژن و مێرد خۆیان مشکلەکانی خۆیان هەلکەن نەیانتوانی کەسێکی بێلایەن بێتە نێوانیانەوە بەڵام دایک و باوکیش بۆیان هەیە تەداخل بکەن بەڵام نەک لە ساڵحی یەکێکیان بێ بۆ چارەسەرکردنی کێشەکە بێ زۆر سوپاس بانوخان ئەچینە لای شەنگەخان دەست خۆش بە کاک دکتۆر زۆر سوپاس بێ زەحمەت بۆچی لە ئێستا ڕۆژ بە ڕۆژ بە تایبەتی لە ئێستا ڕێژەی تەلاق زۆر زۆرە هۆکارەکانی چییە و ئەبێ کچکوڕەکانمان چی بکەن پێش هاوسەرگیری نەک تەنابی لە زەواجەکە بکەنەوە مناڵ چکە گویچ گوناحێکی نەباجی نەگونجین دایک و باوک و تەلاق و جیابوونەوە و لە کاتێکا خۆیان لە نەقسێکی زۆر گران هەزە بۆ شایەکی زۆر گەوراکەن لەو کاتەیە واللهی کچی من سەبەبەکە چییە ئێستا فعلەن بەداخەوە ڕێژەی تەلاق زۆر بووە یعنی گەر چی بۆ دادگاکان بۆ نمونە گەر ئەمڕۆ لەم شارەیە 100 کەس هاوسەرگیری بکە بڕواو هەبێ بچۆ بۆ دادگاکان 6 داواشەی بۆ تەلاق و لێکجیابوونەوە زۆرە 6 لە چاو 100 لەوانی جاریوە 70 بێت جاریوە زیاتری جەبێ سەبەبەکەی چیە کۆمەڵی سەبەبەیە هەندێکیان حتا من ڕەبتێکەم بە بەشی دووەمەوانێ کوڕووکت چی بکەن بۆ ئەوەی کە تەلاق ڕێژێکم بێتەوە یەکەم ئەم کوڕووکچە کە هاوسەرگیریەکەن ئەبێ لەلایەنی تەمەن و نزیک من لەیەکەوە ساندێک جار بۆ تەلاقە بێ ئافرەتێکی 14 ساڵە 15 ساڵە شووی کردو بە کابرایکی 40 ساڵ لەبەرەوەی بزانە پلەپایەکی پۆستێکی هەیە پارەی دەوڵەمەنگ نازانچی دوای ناگونجێن بەیەکەوە چە بۆ مەسلحەتە مە شووی مەسلحەتە بۆیە بێت تەمەنیان نزیک بێ لەیەکەوە هەتا 5 ساڵ 6 ساڵیش دوور بن کێشە نیە کوڕەکە گەورەتر بێ کەواتە ئەگە حسابی تەمەنی کرد حسابی لایانی کۆمەڵایەتی کرد لە لایانی کۆمەڵایەتی و ئابووری و ئاستی کۆمەڵایەتی و نزیک بن لەیەکەوە
لە ناحی شکلەوانی نزیک من لە یەکەوانێ لە ناحی ڕۆشنبیری و نزیک من لە یەکەوە یعنی یەکێ جامیعی تەواو کردووە ئەچێ کچێک گەیەنێ بۆ نمونە هەم تەمەنەکەی بچێت 14 ساڵە و هەم ئیبتیدایشی نەخوێنوە ڕاستە ئەمە جوانە ڕاستە بەڵام مشکلەکە ئاسی ڕۆشنبیریەکەی دوورە لەم کوڕەوە بۆیە لەسەر سەیری فلیم مسلسلات نازام ئەخبار لە هەموو شتەکە جیاوازیانە بێ چکە ئەم جامیعی تەواو کردووە بۆ چوونی خۆی حەز بە هەندێک بەرنامەی زانستی شتەکە بەڵام ژنەکەی ئیبتیدایشی تەواو نەکردووە هەر حەز بە شەڕەجنێ و تەرفیه و گۆرانی لاواز و چی و چیەکە کەواتە مەزێکی تر لە کێشەکان تۆڕە کۆمەڵایەتیەکان بەشداری کردو بەداخەوە زۆر جار خەڵک لاسایی کات مسلسلەیەکە بینێ ئەڵێ ئەو پیاوە لەگە ژنەکەی وایە بۆ پیاوەکەی منوان ناکە یا ئەو ژنە ئاوایە بۆ ژنەکەی منوان نییە تۆڕە کۆمەڵایەتیەکان خیانەتی زەوجی زیاد کردووە باری ئابووری هۆکاری ئابووری کەواتە کۆمەڵێ هۆکار هەیە بەداخەوە کە ڕێژەی تەلاق زۆر بووە کامە زۆر خەتەر و مەترسیدارە لەسەر بنیادی کۆمەلگای کوردی بۆیە ئەبێ لایەنی پەیوەندیدار بەڕاستی دەست بە توێژینەوەی زۆریش کراوە پێشنیازی زۆر جوان کراوە هی تریش بکرێ بۆ ئەوەی هیچ نەبێ ڕێژەکەی بنەبڕ ناکرێت بەس ڕێژەکەی کەم کرێتەوە هینی لە بەرامبەر و لە جاتی لە 160 غزانەکان لێک جابن و بابێ لە 140 بابێ لە 130 بابێ لە 120 بابێ لە 100 ئەتوانێت ئیشی لەسەر بکرێت و زۆر شتی تریشەیە کە پێویستە کچ و کوڕەکە یەکتری بناسن ئەوەنگە نازش بنیسا زۆری تەلاق و لێک جابنەوە لە ناو کوڕکشانەیە کە تەمەنیان بچووکە کچی من 14 ساڵ و 15 ساڵ و 16 ساڵ تەلەبەی متەوەسیە وازی لە خوێندن ناو شووی کردووە وەزانی شوکردنەوە خۆشە خۆی نازج نییە هێشتا گەشەی بە تەواوەتی نەکردووە هێشتا عەقڵی بەتەواوەتی گەشەی نەکردووە لەکوێ مەسئولیەتی مناڵ بەخێوکردن و مەصرەفی مۆلیدە و کارەبا و ماڵ و ناز زەحمەتە ئەوانە ئەنجام کێشانە هەر نازانی مناڵەکەشی پەروە دەکات بۆیە ناچار پەنا بۆ دایکە بە دایکی تەداخلە ئیتر شت زۆرە هۆکارەکان زۆرم زۆر سوپاس بۆ پرسیارەکە و شەنگەخانەچینە لای سایەخان سپاس کاک دکتۆر پرسیارێکم هەبوو کاریگەری خراپەکانی تەلاق چین لەسەر مناڵ و دایک و باوک ئەو خەزانانی تووشی ئەو تەلاقە بوون چی بکەن بۆی کاریگەری خراپ نەبێت لەسەر دەرونی مناڵەکانیان زۆر سپاس وەڵا پرسیارێکی جوانە کچەکەی من ئێمە بابێن بزانین پێداویستی مناڵ چییە تەبەن هەموو توێژینەوەکان باسیەوەکەن من باسی نان و ئاو و خەو و ئەمانە ناکەمەوە پێداویستی فسیۆلۆژی ئاژەڵیش پێویست پێێتی یەکەم پێداویستی دەرونی سایەخان کە هەموو مناڵێک پێویستی پێێتی من و تۆش کە گەورن پێویستمان پێێتی ئەمن و ئاسایشە یعنی بێ ئەم مناڵە لە خێزانێکا بژی شەڕ و ئاژاوە نەبێ مەشاکل نەبێ ئەم مناڵە هەست بە ئەمان کە ترسی لەوە نەبێ لێ ئەدرێ ترسی لەوە نەبێ دایکی ماڵەوە بەجێڵە ترسی لەوەی نەبێ بێ بەشە بێ لە شتێ لە خۆشەویستی لەوە کەواتە یەکەم شت ئەمە کێشەکەیە کاتێک کە کێشەی خێزانیە بێ تەلاق و لێک جابوونەوە بێ کەواتە یەکەم پێداویستی ئەمن و ئاسایشە نامێنێت چۆن ژن و پیاوە دەنگە دەنگ و شەڕ و ئاژاوەیانە مەشاکلیانە دووەم پێداویستی دەرونی خۆشەویستیە باشە ئەم خاتونە کە لەگەڵ ئەمما ڕێک نەبوون دای من کێشەیان هەبێ ئەم خۆی لە خۆشەویستی بێ بەشە ئەم خۆی لە خۆشەویستی بێ بەشە هی هاوسەرەکەی چۆن نەتوان خۆشەویستی بن بە مناڵەکانیان ئەوە ئێستا کە دوای تەلاق و لێک جابوونەوە نەیانتوانیوە ئاسایش بۆ مناڵەکانیان دابیت کە مناڵەکەی لە ترساوە ئەگەڕێتەوە بە ماڵەوە تەحقیقی لەگەڵاکەن بە درۆزنی لە قەڵەمێن تەمەن خەتەرترین شتی ژەوەیە تۆ مناڵکەی بە شایەت بۆیە داواکارین هەموو دایک و باوکێ مناڵەکانیان نەکەن بە شایەت باوکە چی کرد ئەها باوکە وایبیت وای نەوت چکە ئەو مناڵە هەرچێک بڵێ زەرەرێتی هەرچێک بڵێ لایەنی ئەم بگرێن زەرەرێتی و لێ عازەبێ لایەنی ئەو بگرێ هەر زەرەرێتی ناکرێت مناڵ لەو تەمەنەیە تۆ بیخەیتە بەدەم و ئازارە کەواتە یەکەم لە ناو خێزان ئەگەر دوای لێک جابوونەوەش ئەم مناڵە هەستی کرد لە ئەمانایە لای دایکێتی ترسی نییە باوکی هەڕەشەی لێ ناکە لای باوکێتی دایکی ترسی نییە لە دایکی هەڕەشەی لێ ناکە لای ننک و باپیرێتی لای هەر کەسێکە هەست بە ئەمانە یەکەم پێداویستی دەرونیە مناڵە کێشەی نابێت دەرون دروستە بالێکی جابوونەوە دووەم خۆشەویستیە ئەم خۆشەویستیاتێ لی گەڕێ بە باوکی خۆشەویستی باتێ لی گەڕێ بە ننک و باپیریی خۆشەویستی باتێ چکە مناڵ وەکو هیچ کەسێک نییە هەر دایکی ناوێ هەر باوکی هەمویان نێوێ تۆ من کاچین بۆ ماڵی ننک و باپیرمان چەند وەرتابی نەگەر ننک و باپیرمان لەوانە بووە کە خۆشەویستیانی تۆ ڕێزی گرتوین هەمومان حەزمانەکە بچینە لای ننک و باپیرمان شە خۆشەویستی ننک و باپیر جیاوازە لە خۆشەویستی باوک خۆشەویستی باوک جیاوازە لە خۆشەویستی دایک جیاوازە لە خۆشەویستی خوشک و برا اینجا ڕێزگرتنە پێداویستی سێم ئەم مناڵەکەن ڕێزیەگرن بوونی هەیە ناو ناتۆری لێ نادۆ سوکاتی بێنە ئەم دایکە بە مناڵەکە تۆ درۆکەی تۆ وەکو باوکی تۆ کەواتە مناڵەکە لێرەیە سوک کراوە اینجا هزار جنێ و بە باوکیێن ئێکەواتە ئەم مناڵە چۆن ڕێزی خۆی بگرێت کە باوکی ئاوا بە ئەمانە هەموو کێشەن خاتونجان بەداخەوە دایک و باوکی ئێمە بیر لەمانە ناکەنەوە کەمانە کەسێتی مناڵەکانە شێوێنن کە ئەمانە مناڵەکانە فەوتێنن
سەیریکە ئەو خێزانانەی کلێک جابوونەتەوە ئەگەر نەیانتوانی بێ ئەو ژینگە زۆربەی مناڵەکانن تووشی سەرڕۆی و لادان بوون زۆربەی کێشەکان کە هەیەە هی ئەو مناڵانن کە لە مناڵیە لە خۆشەویستی بێبەش بوون بڕواو هەبێ ئەگەر مناڵی تێر بێ لە خۆشەویستی قەت ناچێت دزی بکە دزی لە چێکە لە خەڵکێکە خەڵک خۆشەویستە بۆچی دزی لێکە بەڵام کە خۆشەویست دایکی خۆشی نەویست باوکی خۆشی نەویست ڕقی لەم عالەمە بێ ئەڵە باوکو دایکم وان قابل لە خەڵک باشتر بێ دایک و باوکم بۆی احتیادی ئازاریان بە بۆی احتیادی دزیان لێ بکە بۆی احتیادی شەڕیان لەگەڵا بکە بۆی احتیادی لیان یاخی بێ ئێمە ئەم دایک و باوکانە ئێمە هەموو جارەڵین دایک و باوک ئەوە لێک جابوونەوە بەڵام ئەی دوایەوە بزان ئاسانە کە لە پیاوەکەی جابەوە بە تایبەتی کە مناڵە بۆیە من داواکارم لە هەموو ژن و پیاوێک لە هەموو کوڕوکچێک کاتێک کە ئەبینن ناگونجێن لەگەڵ یەکا و لە فەتەی دەستگیرانی و دوای ساڵێ مێڵ مناڵیان بێت با بزانین هەروە مێنێتەوە چ کە مناڵ کەوتە بینەوە مناڵەکان دوای بێ بە قوربانی گوناحی نییە تۆ خستوتەتەوە آخر شتمانە چینە لای لەنیاخان فەرمو لەنیاخان زۆر سپاس کاک دکتۆر من پێم باشەم خاتونەکە دایکی مناڵەکانە بهێڵە کە مناڵەکان سەردانی ماڵی باپیریان بکەن لە کاتێک کە ئەتوانێکە نەهێڵە سەردان بکەن کە بەڵگەیەکی بەدەستەوە بێت ئەم سەردانیکردنە بە زیان پێگەاندی مناڵەکان کۆتایی پێێت خۆ بزە بدوایەکچی من ینی ئەم خاتونە ئەڵێ من مناڵەکانی خۆم خۆشەوێ حەقی خۆیەتی هەموو کەس مناڵی خۆی خۆشێ مەگە دایک نەبێ ئەم مەسوول ئەم سێ مناڵی خستوەتەوە تەواو ئەم لەگەڵەمان ڕێناکەی مناڵەکە گوناحیان چییە بەڵام ئەم بەبێ ئەوەی بەڵگەیشیە بێت چکە من ئەگەر ئاگاو لێ بێ لەیشە پرسیارەکان وتم خوشکە بەڕێز دەکەم تۆ بەڵگەیەکە هەیە بیەی بە دادگا یا بە ئێمەی بڵێ من بۆ منعی مناڵەکەمەکەم بچێ بۆ لای خەسوو خەزورم لەبەرەوەی بە خراپەیان تەواوە بێت تووشی خەمۆکیەکان تووشی لادانیەکان تووشی ئەمەیەکان تووشە هیچ بەڵگەی نییە کە بەڵگەی نەبێ ئەم ناتوانێت لەبەرەوەی ڕقی لێیانە مەزاجی وایە حەزی وایە شتی شخصی ناخوات لە یاسایشتی شخصی ناخوا بێ بەڵگە و هەبێ ئەم نیەتی کەواتە ئەم ناحەقیەکە ئێستا نایاڵێ مناڵەکانی بێبەشەکان لە خۆشەویستی چێ ننک و باپیران من ترسی ئەوەم هەیە کە مناڵەکان گەورە بن لەم یاخی بێ ئەم ژیانی خۆی وا بۆ ئەوان تەرخان کردووە بەڵام بەم شێوازە هەڵە وای لێکا مناڵەکانی بچنە تەڕەفێکی ترەوە ئەچن بۆ لای ئەم تحقیقیان لەگەڵاکە جنێو بە یەکتریان سوکایەتی بە یەکتریەکەن لە هەمان کاتە نایڵی ننک و باپیر بینە ئیتر خوازانی لە ماڵی خۆیان چۆن مامەڵی لەگەڵاکەنەوە نازانانی معلوماتمان نییە لەبەرەوە ئەمە شێوازە هەڵەکەیە ئێمە کە قسە لەسەر ئەمان ناکەین بۆ وشارکردنەوەی دایک و باوکەکانە خۆزگە نەگەشتا تەلاق و لێک جابوونەوە خۆزگە ڕێگە چارێکیان دۆزیایەوە چکە ئێمە ئاخر شت حتا بەڕێزیان کە باسیەوەیەکی لە خوارڕێی بە تەلاقاوە ڕازە ئەبغەض الطلاق وەنیە ئەبغەض الحلال طلاق ئەبغە ینی خوای گەورە تەلاق ڕێی پیاوە بەس یەکێکە لە قێزەوەنترین یان ناخۆشترین حەڵاڵەکان حەڵاڵە تاڵترین حەڵاڵە بڵێ ینی دەکرێم تۆ نێڵی بەس لە ناچاریە کەم خێزانە بووە بە دۆزەخ هیچ دروستکاییەک نەماوە باشتر وایە بۆ هەمووی لای لێک جابنەوە ترگەشونەتە بن بەست بەڵام دوای ئەوە بۆ ئابەردەوام بێ تەواو تۆ چیتە ماڵ و کە سوکاری خۆ و چۆتەوە ژیانێکی نوێ دەستپێەکەی چۆنی تر بە اختیاری خۆت شووەکەیتەوە ئەو ژنێنێ لە ماڵی باوکە دەمێنیتەوە چیەکەی بیکە بەڵام مێڵە مناڵەکان فەوتێن ئەوەتە دوای تەلاق لێک جابوونەوە هێشتا مناڵان لە ململانی سەراعن لەم بینە فەوتاون لای ئەمە بێ لەو بێبەشە بێ و لە باپیر و نکی بێبەشە بێ ئەچێتە لای ئەو ئەم تحقیقی لەگەڵاکە ینی من لە کۆتایی بەرنامەکەیە داوای لەم دایکە بە ڕێزاکەم زۆر سوپاس لە نیاخان بۆ پرسیارەکە و کچی من سوپاس بۆ ئێوەش میوانە عزیزەکان بە تێبینی و پرسیارەکان نەشتی جوانتان وروژان لە کۆتایی ئەمە لای جەنابێ خوشکە بە ڕێزەکەم دوای ئەم هەموو ناقەشە و گفتوگۆیە ئەم هەموو ڕوونکردنەوە ئێستا هەر لەسەر ڕاوبۆچوونەکەی خۆ بەردەوامە بی کە ئێمە من پێشتریش پەیمانی ئەو پێیان وتێ من لەگەڵ محامیەکەمان و لەگەڵ دایک و باوکم و کەسوکارە قسا کردی جوابمان لێجێڕیتەوە بەڵام جوابەکە ئەگەر ئەوەی تیان نەبێت کە تۆ بە هیچ شێوێ ڕێگریان لێ ناکەین واز لە جنێ و سوکایەتی کنێنی متابعی ئەو ناکەین بڕوا و هەبێ لە بەرژەوەنتی تۆ نێخوشکی من ئیترەوە خۆت و خوای خۆت چی بڕیارەی ئێمە حەقمان نییە بەڵام ئەگە بڕیارێکی خراپ بی باجەکەی قورسە بێ لەسەر لە مناڵەکانی بێبەشەوی و لە واقعیشا بەڕاستی ئەوەی ئەیکەی دژی بەرژەوەندی مناڵەکانە ئەوە هیچ ناحی ئینسانی و ناحی ئەخلاقی و کۆمەڵایەتی و دینی و هەمووی گوناح و تاوانە بەرامبەر ئەمەیکەی
ئەڵێ چی باوکە وڵی دکتۆر گیان من هەرچێکم کردبێ لە پێناوی مناڵەکانما بوو دانیشتون بەلایەنەوە شوم نەکردوێتەوە لەبەرەوەی مناڵەکانم مستەقبلێکی باشیانە بێ و بەڕێک و پێکی سێ مناڵ بەخێوکەم بەس ئەوە هەدەفەکەم یارمەتیم بە قسەکەشی پێ بڕم ئەمە مستەقبل لە تۆ نێڵی بچێ بەلای نەنکو باپی لە خۆشەویستی بێ بەس بێ ئەمە مستەقبل لە تۆ هەزار ناو ناتۆرە لە باوکیان دۆزیتەوە ئەوە ئالێرەیە کۆمەڵێشتی شێوە و غەڵت کە خۆزگە باوکی خراپ بووە و کتابووی لە باوکی دوورکەونەوە بەس باوکی و پیاوە خراپە نییە کە تۆ ئاوە وەسفەکەی یعنی هەم بوختانە هەم تاوانێکە بۆمە هەم شێواندنی ناوە وێنە جوانەکەی باوکە لە دڵ و دەرونی مناڵە کاڵی باوک ئینسان مچڕکی پیاە باوک بزان چی بۆ مناڵی ناکات چی قوربانی نایە کاڵی دایک ناوێکی پیرۆزە خوشکی من چ ئەو بە خراپ باسی تۆ بکە هەر بە زەرری مناڵەکانی تەواوە بێ چ زەرەر ناکە و ڕق و کینەکەی خۆی فڕەیە چ تۆ بە خراپ باسی ئەو بکەیت و زەمی کەیت و متابعی بکەیت و وەکو سێبەر بە دوایەوە بی تۆ زەرەر ناکەی بەعکسەوە مرتاحیشە بی و ڕق و کینەکە و ئاگرەکەی ناو دڵە هێوە دەکەیتەوە بەڵام مناڵەکە دەفەوتێت هەر سێ مناڵەکە دەفەوتێت ئێمە ئەزانین چ کاریگەریەکی لەسەر دەرونی مناڵ هەیە من مناڵ بم دایکم پێم بڵێ باوکی وایە باوکی وایە باوکی وایە ئەو وێنە جوانی بۆ باوکم دروستکەوە بی شێوێنن بۆ ئەتوەزان شتێکی ئاسانە خوشکی من ئەوە باجەکەی لە دوایایی لە گەورەیایی کچ بێ بە گومانە بێ ئەڵێ شوکردن هەروە منە شو ناکەم کوڕ بێ بە گومانە بێ واز دەوە بێنە لە داهاتووشا تووشی چییە بن اینجا خەمۆکیەکەیان لەولاوە بڕوا بەخۆ نەبوونەکەیان دوو دڵیەکەیان چی هەزاران شت دروستە بێ خوشکی من هیوادارم ئینشاءڵڵا بڕیارێکی دروست بیت و ئەو مناڵانە ئەبێ هەرچیەکەکەن لە بەرژەوەندی مناڵەکان نابێ ئاخر شت قوربانجان نیمە لای بەڕێز فەرموو من لە کۆتایە زۆر سپاسی جەنابت و هەموو میوانانەشەکەم کە لەسەر کێشەیە مەقساکەن کاک دکتۆر ئێستش لەبەردەم توێ یەک داوایکەی لێ یەکەم تکایە ئەم قسانی کە ئێستا کردومانە مەچۆرە ماڵەوە جارێکی تر بۆیان باسکەیتەوە و کۆمەڵێک تعلیق و تەشر و وشەی ناشرینیان پێ بڵێ من تا ئێستا وێنەیەکی ناشرینی تۆم پیشانی مناڵەکانم نێیاوە شتێکی باشە کرد دەست خۆش وە ناشمێ پیشانی بەم لەبەر ئەوەی ئەگەر هەر شتێک بێت ئێمە یەکەم 10 ساڵ بەیەکەوە ژیاوین دووەم دایکی مناڵەکانیشتانە فەوتێ زەریبەکەیوانەیە من نامەوێت هەرگیز وێنەی ناشرینی تۆشیان پیشان نایم دڵنیاتەکەمەوە هەرگیز وێنەیەکی ناشرینی تۆیان نایەمێ بەڵام تکات لە یەکەم تۆش ئیتر بە خۆتا بچۆرەوە یعنی ئەوەتە ئەو خەڵکەش کە لەگەڵ ئێمەیان هەمویان ئەڵێن من ناحەق نیم تۆ لەسەر ناحەقی من لەسەر حەق تۆ ناحەق ئەوە سێ هەم جارە لەگەڵ کاک دکتۆر دانیشین هیچ جارێک حەقی نایەوە بە تۆ واش لە من مەکە جارێکی تر بڕۆمەوە دادگا زەختی تەواو بکەم بۆ ئەوەی مناڵەکانت لێ وەرگرمەوە هەرچەند ئەگەر مناڵەکانیش لە لای من بن من بێویژدان نیم وەک تۆ زۆر سپاس ماڵە ئاوا بێ هیوادارین لەخوای گەورە ئینشاءڵڵا چی خێرە بۆ هەموو کەسێکی تیابێ بۆ ئێوەش و بۆ هەموو خێزانانی کە ئێستا لەگەڵمان نابوونە تا ئێستا بەرنامەکە هیوادارین ئینشاءڵڵا ئەو کوڕ و کچانەش کە هێشتا هاوسەرگیریان نەکردووە بیر لە هەڵبژاردننی کەسێکی گونجاو بکەنەوە بۆ ئەوەی تووشی ئەم دەردە نەبن یە خۆی تەلاق و لێکجابوونەوە ناخۆشە دەوە لە دوای ئەوە شەر ناخۆش بێ ئیتر ژیانە بێت چ تامێکی تیا بمێنێ خۆ عمری ئینسان چەنگە تا هەمووی بە ناخۆشی بەرێتە سەر خۆی بەشی خۆشیەکانی ناکات هیواداری نواز لە ڕق و کینە بێنن هەڵەیەکتان کردو هەڵەکان ڕاستکەنەوە بەڵام بە دوای ئینتیقام و تۆڵەسەندنەوە مەگەڕێن لێبوردە بن و ئینسانی گەورەش لێبوردێ و جارێ لێم ئینسانی بوودەڵە ناتوانانی لێبوردە بێ ینی گەورەی تۆیە لێبوردەبی بەرامبەر هەموو چوار دەورەکە هەرچێ ئەگەر زۆڵ مێشتێکیان لێکرد بێرە دەستخوا والله خوای گەورە من ئیمانێکی مطلقم هەیە حەقی بزنێکی بێشاخ بەسەر شاغارە و ناهێڵێ بەس کاتی هەیە و شوێنی خۆی هەیە هیوادارم ئینشاءڵڵا دوای بەرنامەکە بە جۆرێکی تر بیر بکەیتەوە بە جۆرێکی تر مامەڵە لەگەڵ ئەمان و خەس و خەزوور تا بکەی کۆنەکە وا بڵێن خۆشەویستان ماوەی بەرنامەکەمان لێدا کۆتایی هات تا هەڵقەیەکی تر تا بەرنامەی داهات و خودای گەورە پشتیوانی هەموو لایەک بخواتان لەگەڵ